تۆرێکی باریکی زەرد هەڵگەراو ئاسمانی پاریس باراناویە یەکجار شپرزە ئاسمانی پاریس باراناویە یەکجار شپرزە ئەستێرەکان لەبەر زەنازەنای مرۆڤ تا دێ زیاتر هەڵدا ئاوسێن باڵندەکان سەرزەمینیان بۆ ناخوێندرێتەوە ئەوە تا ڕۆژانە ئەوە تا لەسەر گردە قەرەباڵغا کەسک و سۆرەکەدا زیاتر لە 233 نیگارکێشی یۆنانی و کۆری و عەرەب و عەجەم و کورد و چینی و سنگافۆری و هیندی و ئەرمەنی لە پێش بڕچەیەکی عارەقاویدان لە پێناو 150 فڕەنکی زیاتر لە باربێس لە بەردەم بازاڕی هۆسەی تاتی ژنە مەغریبی و جەزائیریەکان هەریەکەی منداڵێک بە کۆڵەوە ڕادەکەن دەرپێ و فانیلە دزراوەکانی دەست پەناهەندە سریلانکی و لبنانیەکان بە نرخێکی هەرزانتر بۆ مێردەکانیان بکڕنەوە لە شانزلیزێ لە گازینۆیەکی مەمکڕوتی نزیک ماڵەکەی جان بێڵمۆندۆ ئاگال بەسەرێکی سعودی و مەسیحیەکی خەڵکی سووریا عەقدێکی شەراکەتی ناردنە دەرەوەی بیپسی کۆلا مۆردەکەن بەرەو ئەسینە لە پلاس دیتالی لە قاوەخانەیەکی نزیک بارەگای حەزبی دیموکراتی کوردستانی ئێران تیرۆریستی دەوڵەتێک خۆی دان و ساندووە بۆ تیرۆرکردنی پەپولەیەک لە کاختیێلاتان لە چێشتخانە موسڵمانەکاندا بەرازی لە شیشە دراوی سەر ئاگر دەخولێتەوە و حەشاماتێکی فغیت خۆریش تێپەڕ دەبن و برسی برسی تەماشای دەکەن لە شاتلێ لە بەردەم هۆڵی مۆسیقای پاشایەتی کەمانچە ژەنێک کەمانەکەی ڕاخستووە بەڵکو ئەو فیستان و قەرەوێتە پایەدارانەی دەچن گوێبیستی چواروەرزەکەی ڤیڤاڵدی دەبن خێرێکی پێ بکەن لە شەقامی لافایەت لە چێشتخانەیەکی چینیەکاندا هەر چوار سەفیری عێراق ئێران تورکیا سووریا لە دەوری مێزێک لە پێناو تیرۆرکردنی قەتەیەک پستە پست و گفت و گۆیانە لە شەقامی تخۆدێ کادیغۆ ژاک بغێلی ئەویندار لە ناو پۆلێک کچی جواندا دەگریت و گۆرانی دەڵێ نەموکیت پا لە شەقامی تورنەفۆرد لە ئاپارتمانی ژمارە 141 لە ژووری ژمارە 14 پیرەگەنجێکی کورد لەبەر پەنجەرەکەی ژوورەکەیدا دانیشتووە بێکەس غەریب ڕۆژنامەیەک دەخوێنێتەوە دەگری ئاسمانی پاریس باراناویە یەکجار شپرزە